خراپە بەداخەوە بەخێر بێن ئاوڕێیان ئێستا 1-2 دقەیت کە دەست پێ دەکەین 1-2 دقەیت کە دەست پێ دەکەین بەخێر بێن ئاوڕێیان بەخێر بێن ئێستا هەندە قسە و باز لەسەر نوێترین ڕەوشی سلێمانی دەکەین و ئەو هەڵمەتەی من بەڕاستی لەسەر وەزعی خۆم بوو وەزعەکە زۆر تیر بووە وەزعەکە زۆر تیر بووە هەندێک زانیاریشم وەرگرتێ لەو بارەوە قسە و باسی لەسە دەکەین بەخێر بێن ئاوڕێیان سەرچاو ئاوڕێیان ئەندێک قسە و باز لەسەر نوێترین ڕەوشی یەکێتی دەکەین بەخێر بێن ئاوڕێیان هەر 1-2 دقە ئاوڕێیان هەتا ئەوە دەبیت هەر هەندە قسە و باز بکەین من ئاوڕێیان بەڕاستی بەرەو یوتۆبیش دەکشن ئەو هاوڕێ یوتۆب ئێستاکە یەکێک لەو مینبەرانەیە سڵاو ڕێز هاوڕێیان بۆ هەر هەمووتان ببوورە من وەختی قسە دەکەم کۆمنتش ناخوێنمەوە بۆیە داوای لێبوردن دەکەم بەڵام ئەما بەرەو یوتۆبیش دەکشن بەڕاستی لەبەر ئەوەی ڕەوشێکی زۆر خراپیان لۆمان دروست کردیە ناتوانین بە ئازادانە ڕەیەکانی خۆمان لە فەیسبوک تەعبیر بکەین بۆیە بەشێک لە تواناکانمان بەرەو یوتۆب دەبین فەیسبوک سانسۆری بە خۆی زۆرە کێشەی زۆرە ڕێگری زۆرە و ئەو وڵاتانە سوقلی خۆیان زۆر بەسەرکە ینی مەسەڵەن تورکیا دەوری باڵای هەیە بۆ زانیار لەناو فەیسبوک مەسئولی هەموو شەرقل ئەوسەد تورکە بۆیە ئەوەندە شتوندن لەسەر کورد واش دەکەین تەسەوەر کە یانی نامەوەندە بڵێم شتی وا دەبیکرێت یعنی ئینسان مێ شتێکە چێت تۆ فەیسبووکە 6 ساڵ 10 ساڵ خەریک دەبی لە پڕێک بە یەک پۆست لێت هەموو ئەوە دەکەن هاوڕێیان وەزعی سلێمانی بە پێی زانیاریەکان بەرەو گرژی دەڕوە ئێستا هەندە قسە و باز لەسەرەوە دەکەین و هاوکار لەسەر لایڤی پێشومان پاڤێل زۆر تووڕە بووە هاوڕێیان زۆر تووڕە بووە لەو لایڤەی من بۆیە دەستیان بە هەڵمەتێک کردیە لە ڕاگەیاندنەکانیان کە ئەگ لە سوکایەتی بە ئێمە دەکەن ئێستا قسە خۆمان دەکەین ناترسین پاڤێل ناترسین لە هیچ شتێک نە لە مێژوومان نە لە جموزۆڵەکانمان نەلەوە بۆی هاوڕێیان تکایە سەبسکرایبی پەیجەکەمان ئەکاونتەکەی یوتۆبمان بکەن سوپاسان دەکەن قادر نادر بەکەی دەست پێ دەکە کادر نادر کە لە لینکەم هەیە دەچینەوێن دەچ بکەین هاوڕێیان ڕێمان نادن ئەو کونەی قەپات دەکەن کونەشکەیە ئێستا زامێچێتی شاتە پشت ئەو خەراوەریانە سەرچاو خارە کاگاراس خارە وشەشی ئەو لێری هاوڕێیان کە بە یەکتر دەگۆترێت دەلالت لە خۆشەویستیە هاوڕێیان نوێترین ڕەوشی سلێمانی ئێستا هەندێکتان لەو باز دەکەم ڕەوشی سلێمانی بەڵام بەرلەوە هاوڕێیان بەرلەوە هەندێک قسە و باز لەسەر ئەو لایڤە دەکەم کە لەو دووسێ ڕۆژەی مۆڕەی بە ئاوا کردیە پاڤێل و شاناس کردیە هاوڕێیانەوە یەکەم جاریش نییە لە سەمەدە نووسرەیەکێتی ئەو مانگەی لە مێژووی خۆی بەدەگمەن لەسەر ئێمەمانانی نووسە بەڵام ئێستاکە لە ماوەی 1 هەفتەوە دووەم جارە دەنووسی من جارەکەی تر لە کوردستانی نوێ لەگەر کۆمەڵێک کەسایەتی کە بوو گوتم تەبیعی یانی ئەمە ڕەخنەیان لێ دەگری تەبیعی ئەوانیش دەکەن هەرچەندە لێرەوە دەڵێم زۆر شەرمە لە ستران عەبدوڵڵای وەڵڵی یانی نی هاوڕێیان ستران لە 91 و 92 بەخۆی دەزانی ئێستاش جێ لێ ڕادەگری لەوەی لەگەڵ من بوو لە من تونتر بوو لە چەپ و ئەوانە یەکەم مزاهرە زڵی بەرەی کوردستانی پێکەوە کردمان
یەک دنیا خەیاڵ و دەیان منازەرە و سیمینار کراوە و دەیکرد فکری چەپ و ئاشتی و پێشکەوت خوازی کەچی دوای ئەوە وا هەڵگەڕایتەوە سەرۆقادرەش نوێ یەکێتیە جەمال عەبدوڵڵایەکی نوێیە هەموو شتانە لە میدیا یەکێتی ئێستا دەکرێت ستران عەبدوڵڵا سەرپەرشتی و ئاز دەکە زۆر شەرمە ستران شەرم لە خۆت و یعنی لەو قسە و بریقەدارانە بکەوە لە هەولێرە بەجیت هێشتی شەرمە سەعدی پیرێژی فایلدار دژی ئەو وەزعەیە جەنابەت بە ڕاستکردنەوەی ڕێڕە و دادەنەی باشە چ قسە نەما بە بەیەکێتێکە بە پارتیەکان نەکەن ئێستا بە خۆتان لە پارتیەکان بۆ گەنتر بووینە لە سەرۆقادرەکان بۆ گەنتر بووین وەرە ئاڕێیان سەعدی پیرێژی فایلدار ساقیت دژی ئەو کۆدەتایە دژی ئەو وەزعەیە ستران عەبدوڵڵا خۆی پێ منەزەر و مسەقەفی یەکێتیە تەئید دەکا و هەموو حەملانە ڕاگەیانانە و پیاوی شانازیە کورە شەرم لە خۆت بکە ستران شەرم لە خۆت بکە دێی لە سەنگەری شانازەکی ساقیت تاڵانچی تەقە لە ئێمەمانان دەکەی من نامەوێت هەموو شتێک باز بکەم بەڵام شەرم لەو مێژوە بکە لە هەولێرە کە قسەت لەسەری دەکرد بەرحاڵ هاوڕێیان خەڵک ئازادە ئەو سەنگەری وەکو جاشایەتی هەڵبژاردی ئێمەش ئەو سەنگەرەمان هەڵبژاردیە هاوڕێیان مەوزوعی سەدبارەی کەینەوە هاوڕێیان لە 2005 لە یەکگرتووی ئیسلامی درا هەموومان زد بووین ئەمە چەپ بووم هەر ئەو دەمی زۆر تۆختریش بووم ئەوەندە کاڵ نەبوو بوومەوە زد بووین کاکە زدی ئێرهابی پارتی بووین چوە سەبارەگای یەکگرتووی ئیسلامی ئەوە پرەنسیبە نابی هێز بەکار بهێندرێ لە 2015 لە ئەوە درا کۆدەتا بەسەر گۆڕان کرا یوسف محەممەد کرا خۆمە گۆڕان نەبووین زد بووین نەکەر ئەمن هەزارانی وچیەوە و ئازادی خوازەکان کڕێ لە کۆسرە ڕەسوول کوورە لەو کاوە کوشە مەحموود سەنگاویە هەڵپەرست و دووڕوە کرا هەموومان زد بووین نا پەرلەمانتاری گۆڕان ڕێوێگیرە زدین کاکە ناکرێ وەسیلە حکوومەت بتە ئامرازێک لە بۆ ئەو سەرکوتانە هەوڵی تیرۆر دەدرێ ئی هەر کەسێک بی کادیری پارتی لە کەرکووچێ پارچە پارچە کرابوو ئەگە بێتەوە بیرتان زدین کاکە ئەمە زدی پرەنسیبەکەین پرەنسیبێکمانێ خاوەن پەیامەچین دەبی دژبی ئاو ئەمن بالعکسی هەموو ئەو خەڵکەی کوردستان سەتان و هەتی خەڵک زدی ئەو دارسوستان و دڵم نەک پێخۆش نییە ژان دەمگری کە دووکەڵا ئەو هەموو دووکەڵە دەستە ئاسمان و ئەو هەموو جان لەبەرە بێلانە دەبێت لەو ترشایە فاشەی کە خەون هەموو سرکەیەک بەوە دە بەڕوخان و بە گورز لێوەشانی فاشیزمی تورکی دەبینین بەس پرەنسیبێکی مرۆڤانەمان هەیە ناکرێ ئەمە دژی ئەوە و دژی سووتان و ئەو ئاگرتێبەرنە لە ژینگە وەکو ژینگە دۆستاک وەکو ئاژەڵ دۆستێک زدم خۆ مەسەلە ترکیان نییە خۆ پیاوی تورک نین تەمەنای ئەو چرکەیە دەکەم نەمرم ئەردۆغان و فاشزمی تورکی بڕوخێنی ئەوەی لە ئاهوری شەمان شتە ینی ناکرێ ئەوەی پاڤێل دەیکات کاکە ئەوەی پاڤێل دەکە ڕووی مەلا مستەفای سپی کردیتەوە ڕووی مەسرور و مەسعودی سپی کردیتەوە چی هێشتیتەوە ئەمە وەکو خەڵکە دەنگەشی ئازادی خواست خۆ مەعقولە لە بەرامبەر ئەو کۆدەتا و قەشمەریخانەی لاهور دەڕۆیان بتگرم ئەوە چ قەشمەریخانەکە ئەوە شتێکی حزبی نییە بڕۆ لە مؤتەمەری حزبی خۆت هەردوو چاوتان دەرێ بە ڕاشکایی بڵێن بڕۆ لەوێ بڕۆ لەوێ کلکوباڵی بکە بەس بە زەبری هێز مامەڵەیەک دەکەی بێگومان ئەمە زدی ئەگە بەرامبەر ئیسلامیش بکری هاوڕێیان ئەمە لە نۆتەکان هەندێک خەڵک ئەو جەنەزەرانیان هەیە باوا بڵێن هەندێک خەڵک ئەو لێگەڕێ بە دوو مافیانە وایە هەردوو لە مافیان هەردوو لە کوڕیە و بنە ماڵەن خۆ لاهور ئێمە لاهور ماڵی تاالبانی کردیانە لاهور خۆ ئێمەمانان نەمان کردیا تا دەڕۆژەمەوە بەر ئەوان کردیانە ئەو کابرایە ئەو کەسایەتیە هێنان بە تاالبانی ڕادەگری لە هێرۆ دەگری لە پاڤێل دەگری و کە دەیگوت کە قسەی دەگرن ئێکاچی من ئێستا لە خۆتان سرعتان لە نێوان خۆتان هەیە بەرام بۆ وەسائیلێک کە پەنای لۆ دەبێت دەیگیری دادگات لە ماڵی بارزانێک زیاتر کردە قەشمەریخانە ئەزمموی سەولێرت گواستەوە لۆ هەولێرێ سەرکوت حزبەکی ڕقم دووی دەڤەرێکی 3 ملیۆنی لە دەستە چۆن دەکرێت خەڵک برێ بێلایەنە بێلایەن بی لە بەرامبەر سەرکوتە تۆ وا لەگە حزبەکە و کادیری خۆت بکەیت دەبێت چ لەگە خەڵک بکەیت چۆن دەکرێت ئەمە بێدەنگ بین کە قسە دەکەی ئەوە نییە ئەمە پیشگیری لایەک دەکەین ئەمە زد بە و ڕەفتارەی ئیتر دیل هاوڕێیان پرەنسیبێکی مرۆڤایەتیە دەبینی لە شەڕە لەگەرتە
لە شەڕان هاوڕێت دەکوژی کە دەستی بەرز کردەوە دەبتە پرەنسیبەک ئەتو دەبی نەیکوژی ڕێزی وەکو دیل بگری ئەوە وایە چی هاوڕێیان یەک نووستی نازم دەنگ نییە چییە ئەوە وایە هاوڕێیان هەمان شتە تۆ پرەنسیبەکەت هەیە ئەو پرەنسیبەکە بەرامبەر ئیسلامیەک شوعیەک لیبرالێک هەر کەسەکرێت تۆ دەبێت زەد ڕابوەستی ئەوەی منداڵی تاالبانی منداڵی برای مححمەدی دەکەن لووتکەی گاڵتەکردنە بە هەموو دادگا بە هەموو ئازاگ بڕۆ لە خۆتان لە مۆتەمەری حزبی خۆتان ئەو شتانە بکەن بەڵام بێی تۆ بەسەر کوت و لە ئەزمموی ماڵی مەلا مستەفا قێزەوەن ترکەی بێگومانە مەسد دەبین وەک پرەنسیبەکی مافی ئەگەر لاهوریش بیکە ئەگەر پەکەکەش بیکە ئەگەر هەر حزبێک ئەو ڕەفتارانم کە ئیشی خەڵکی ئازادی خوازە دەنکەڵ بڕی ئەوە لایەنگیری نییە ئەمەن بۆ خۆم لە کەیسی غالب محەممەد ئەوە یوتۆبم مایە ئەوە ڤیددیۆکانم مایە ڕسمی لاهور و قوباد و پاڤێلم سوستاندیە مانجی سێ ئەو ساڵ لۆ لەبەر ئەوەی گوتم لاهوریش ڕاز ناکە لە بەرامبەر ئەوە بڕۆن لە بەش لە ئەکاونتی وکەم بەڵام لەو ڕەفتارەی ئێرهابە بەرامبەر لاهور دەکرێت ئێرهاب دوو تورکیا ینی ئەمە هەر ئۆتۆماتیک تورکیا لە هەر سەنگەرێک بە ئێمە زدی هەر ئۆتۆماتیک مادام تورکیا دەمی ئەو باڵە دەکات ئۆتۆماتیک یعنی معامەرە ینی شتێکی خراپە زدی کورد هاوچێشەکە دوای ئەوە ناکرێت کاکە لە ململانەی حزبی ئەو هەکەڵەگایی ئەو ئەنتەریاتە بێ ئەزمونێک دروست بە پاڤێلە فەندی ئەتوو بەقەت ئێمە ماندی بووی پاڤێلە فەندی قوبات هێر شاناس لیلۆس خۆتان و هەموو بەرەبابتان بەقەت بچووکترین خەڵکی کوردستان ئەنگۆ ئارەقەتان لە ئەو ڕەوشەی نەکردی ئێستا ئەو هەموو ملیارەی دەدزن ئەو هەموو دەسەڵاتتان هەیە ئێستاش بە ئێرهاب و بە هەڕەشە دەتانەوە خەڵک دەو کوتب بکەن ئەمە نایکە هاوڕێ من کە دەڵێم بڕواب کە ئەو لایڤەی کردیتم ئەینەن عەقلی مەسعود و مەسرورە من ڕۆژنامە نووسم چالاکوانە چشم خەبەر دێ لە بۆ ئێمە خەبەرەکان ئەوەیە ئەو خەبەرانەی دێ دەڵێن ئەو خەبەرە هەیە کاکە لە پاڤێل لە ژنی خۆی دیابووتەوە کابرایەکی ڕقم یەکێتی ئەو ڕۆگە خۆی پێ سەرۆکە کاکەم سبەی نازدا گوتی ئەمە سەرۆک پاڤێلم یعنی کە ئەو قەشمەری خانەیان ئێستا خۆی پێ کولفی کولە خۆی پێ ڕێبەری 3 ملیۆن کەسی ژێر دەسەڵاتیتی حیزبی ڕقم دووە هیچ شتێکی ئەو ژیانی ئەوانە پریڤات نییە و کوڕونکردنەوەیان لەسە من بڵاو کردەوە لە پەیجە سێبەرەکانی شانازی کچی برای مححمەدی کە گوایە ئەمە تەوهینمان بە پاڤێل کردیە ناوێرانە بڵێن خەبەرەکە ناڕاستە کاکە چی من ژیانی هونەرماند ئەکتەر ئەدیب دیار سیاسی جیا دەبتەوە ژن دێنێت تاوانێک دەکا ئەوانە خەڵکی دیارن هەموو دەکەویتە ناو میدیا و بابە مێرکل دەچدە و ئاو چۆدە و ئاو بە ستیانەوە ئەوە لاپەڕەی یەکەمی ئەنگۆ چگەل حۆیەکن دوو وەڵات پاڤێل گوتی نابی باسی ئەو عاشقی ڕووسیەی من بکرێ کورە وەڵا نەک باز دەکەین یعنی هەموو مەلەفت دەینە گۆڕێ پاڤێلە فەندی خۆت مۆڕ مەکەوە لێمان فەرمی بوێری ئەتۆ مۆڕە لەمە دەکەی ئەتو تووڕەبووی لەسەر ئەو کەیسەیوەکی ماڵی بارزانی و سەردەشتی هەموو مەلەفتان دەردەینین ئەگەر ئەو حالە بکەن لەو سۆسیال میدیایە کەرامەتتان دەشێنین دەیان مەلەفی تر هەیە ئێستامت بەس تەلمیحت لۆ دەدەم کاچی من ئەنگۆ بوونە چێ ملیارها دۆلاری خەڵک دەدزی بیەک کەڵەگا لەسەر ئەو میلەتە یەک ئارەقەت لە بۆ کورد نەکردیە ڕۆژە های لایف ژیای بە خۆت و بە قوبادی ملپانی برات بە شانازی ئەوەوە تۆ ڕۆژێک لە ڕۆژان ماندی بوو یان ئێمەمانان بە حتا بەو یەکێتی نیشتیمانی کوردستانەی جەنابەت ڕۆژێک لە ڕۆژان ترسی گرتنت هەبووە داک و بابت جیرانە لە گوندەرکرای دایرێ ترس لەوە هەبوو بە سەیتەرێک دابڕۆی بگیرێ و ئەدام بکرێ جەنابەت دەوشتێت و های لایف بووی های لایف هەتا ئێستاکەش دێ قسە لەسەر خەڵکی ئازادی خواز دەکەی و هەڕەشە دەگەی هاوڕێیان هیچ شتێک وە گوتم شتی ژیانی ئەوە نییە من ئەو شتانەم باس کردی شتێکی ڕۆژنامەگەریە ئەو گەلحۆیە هیچ تێناگا گەنە لەو بەریتانی دەبا فێرە دوو شت بی ئەوە ڤاکت بوو ڤاکت
نازام چی پێ ئەوە پاسەوانی بار و ڕێستورانگ و شوێنێک پێویستی ئەو بووە بەس پێدەچی هیچ سەقافەتی نەبی ئەگەنا دەزانیتن یەکێک کە سیاسی بی ژیانی تایبەتی نامینێت جوڵەی هەموو جوڵەی چکۆ ئەوانە ڕەقەمیەکی وڵاتن خۆی تووڕە دەکا وەڵا لەسەر باسی عاشقەکەی من کرا بێگومان و کابرایەکی حزبی ڕەقەمیەکی کەسی دووەمی ئەرە وەڵا هەموو مەلەفت دەی نەگۆڕی هیچی پریڤات نییە هیچی پریڤات نییە خەڵکە مەعلومات دەداتە ئەمە دار و بەر پێشتر مەعلومات لەسەر قوڵایی ماڵی بارزانی دەگاتە دەست ئێمە هاوڕێیان نۆرەی پاڤێلە ئەفەندیە ئەمە هەرچی مەعلومات هاوڕێیان من لە بەوەم نییە بڕوا بکەن 2016 و 2019 دوو جار هەوڵی کوشتنی مەکی ئامێدی درایان پێم گوتیە لەناو قوڵایی پاراستن بە ئێمە گوترایە هەوڵی ڕەفانی سۆران عومەر درایە بڕۆن دەوەستە عەسەم پرسم بزان خەبەرەکەم دەقیق بوو یان نا خەبەرە لەوەمان دێ مە بڵاو دەکەینەوە یعنی لەگەر چوارچێوەی بواری ڕۆژنامەگەری دەگونجە یان نا کە گونجە بڵاوی دەکەینەوە زەوق خۆتانە تووڕە دەبن پێتان ناخۆشە هەیەوەڵە کاچی من تۆ لە کچی مەلا بەختیاری جیابیەوە عاشقێکی ڕووسی تەیە تەیارەیەشی تەیە بە 75 ملیۆن دۆلارت قوتی ئەو خەڵکو و هەژارە بردیە بە کەیف خۆی سەفا و مەروای پێ دەکەی لەکوێت بوو پاڤێل ئەتو لەشێ بە پارەی ڤاکتی بە پارەی پاسەوانی ئەوت پەیدا کرد ئەتو کوڕی تاڵەبانی و ئەو سیستەمە نەبی ئەتو مەعاشت هیچ وەختێک ناگاتە 3000 دۆلاری ئاوڕێیان یعنی بۆیە ئەمە شتانە باز دەکەین شتی کەش ئەگەر پێشتان خۆشە دەینە سەر مەلەفی دەیان مەلەفی ترتان هەیە هەر لە کوشتنی پاسەوانە تایبەتەکەی هێرۆی هەر لە کوشتنی پاسەوانە چاوشین و پردزەردەکەی تاڵەبانی کە لی چوو بە ژۆرێ هەر لە دەیان کەیسیتکەی واتان و هەڵدەدەینەوە ئەوە سۆسیال میدیایە نازانم تێدەگەی ئەو زەبەروتی ماڵی بارزانی تێکشکاند زەبەروتی ماڵی بارزانی تێکشکاند ئەمە حەقمان نییە لەسەر کێشە ململانەی خۆتان ئەگەر بە شێوەی ئەوە بکەن بەڵام تۆبەی بە زەبر و زەنگ شتێک بەرامبەر نەک بە ئەوە بکەی کورە وەڵڵا بەرامبەر داعش بێش خەباتەشی مەدەنی بکە ئەتوو بچی بە زەبر و زەنگ لێی بدەی ئەمە زەدی لەبەر ئەوە دەبتە پرەنسیپ ئاوڕیان لە نەوەتەکان لە بزوتنەوەی ئیسلامی درا ئەمە ئەو کات پێمان خۆش بوو خەڵکانیش چەپ بوون چەپەکی کلاسیک دوایەچێتی و پارتیوان کردە کەلتور لە دەیان حزبی گچکە و گەورە و تیرۆری سیاسیان کرد کە بووە کەلتور دەبتە ئەوە بۆیە ئەگەر پاڤێل ئەگەر پێت ناخۆشە مەلەفیت کە بڕوا بکە بە ڕسمی عاشقەکەشت بڵاو دەکەینەوە بێتان بکەی یعنی ڕسمی خێزانی مەسرور بارزانی و کچی مەسعود بارزانی بڵاو بتەوە تو چی یعنی پێت ناخۆش بی بۆ دەتانگۆت ئەوانە محەڕەمات نییە و وایە بۆ ئێستا پێت ناخۆشە لۆ لە سەدەژە شتەکی وانە بوو خۆ من لە بەردەست مایە سەدەت کوشتم دەتکوشتین وەڵات چییە لەسەر بابەتێک لە باسی من کرایە کاچی من بڕۆ لە ماڵێ دانیشە هیچ مەکە ئەگەر باس کراقت بی بەس تۆ مادام ئەوەیەکی سیاسی حەقی خۆمانە قسە بکەین لەسەرت کاگە ڕۆناڵدۆ میسی هەرکوو دەجوڵێنەوە وڵاتان دەبنە باس ئەو هونەرمەندانە ئەو گۆرانی بێژانە دەکەونە لاپەڕەی یەکەمی میدیاکان نۆرەی سیاسیە کە ئیدارەی وڵاتی لەدەستە جەنابەت هاتی لێمان بیا هاتە سەر حازرەکی ئیدارەی 3 ملیۆن کەست کە تەبەردەستی زایدن هاوبەشی لەگەر ماڵی بارزانی لەو 6 ملیۆنەی چۆن هەموو جم و جۆڵەکتان هەموو ڕەفتارێکتان لەژێر چاودێری میدیایە هاوڕێیان ئەو یەک بۆیە ئەگەر بەهەرحاڵ پاڤێل پێت ناخۆشە دێمە سەر مەسەلەی کوشتنی پاسەوانەکانی بابت و داکت لەسەر کە چەند کەسیکەیان کوشتە وەم پێشتریش باسم کرد بەس دووبارەی دەکەینەوە هیچ شتێک لە دەرەوەی تاوانە کرایە هیچ شتی پریڤات نییە خەبەرێکی درۆمان بڵاو کردەوە حەقتانە میدیایە هەزاران مینبەرتان لەدەستە پێویست دەکاتەوە ئەوەندە خۆتان داوە شێن لە یەک کەسی دەترسێن هاوڕێیان بێمە سەر ئەخبار ئێستام بزانم ئەوێم بزانم وەزع لە سلێمانی گرژە وەزع ئێستا لە سلێمانی گرژە بەڵام هەردوو یعنی جموجۆڵی سەربازی شەیە
بەڵام ئەوەیەم بزانم ئەمریکیەکان بە ماڵی تاالبانیان گوتیە لە بۆتان نییە زەبر و زەنگ بەکاربینن ئەمریکیەکان بە فەرماندەی گشتیەکێتی بە دژە تیرۆریان گوتێ لە بۆتان نییە هێز بەکار بهێنرێت کە ڕەنگی هەر ببورم کەپوم دەخورێ وەڵا ڕەنگی پاڤێل لێمان بدە ئەوەیەم بزانم ئەمریکیەکان دژی تونند و تیژن لەو کەیسە بەریتانیەکانیش و بە هیواشم نەگاتەوە ئەم بۆ خۆم شەڕی ناوە خۆم دیتی هاوڕێ لە ناوی ژیام پێشتر جێمان لە سیرۆکی مەکتەب سیاسی سەرکردادی بەس بەڕاستی لە دوای شەڕی ناوخۆ هەموو کا زدی ئەو شەڕم زدی کوشتنم ماڵوێرانیە کە کارەساتەکە هیچ چارەسەر نییە هیچ چارەسەر نییە قەت تەمەنای شەڕ مەکەن شەڕ کە دەست پێ دەکەن نازانی کو تەواو دەبێ نازانین چەند کوڕە هەژار دەبنە قوربانی چۆن مەسەلەی ئابووری تێکچوونی ژینگە کوڕە هەژار کێشەی کورد لە بۆ 100 ئەوە دواوە بۆیە قەت تەمەنای شەڕ مەکەن ڕەنگ یەکێک لە شتە پۆزەتیفەکانی لاهور کە تا ئێستا دەستی لەو نەبردیە کە پێی دەکرا من پێم وایە لە ڕۆژانی یەکەم و دووەم ئەو بەهێزتر بوو شتێکی باشی کردیە کە پەنا لە توند و تیژی ناباتن ماڵی تاالبانی بێ عەقڵی دەکەن ئەگە توند و تیژی بکەن ده هەندە خۆیان ڕسوا دەکەن مەلا بەختیار هاوڕێیان زۆر خۆشە مەلا بەختیار ئەوڕۆ برادرە گوتی مەلا بەختیار گوتی وەڵی ئەو پاڤێلەی کۆنە زاوام ئەوها بڕواتە دوێ 6 مانگە ناتوانێت ئیدارە بکە ئەی بەڕاستی وایە ئەن کاکە خۆت و هاتی سەر ئەوەی مانەوە نییە بەگەی خۆتە مشتەچی بکەی کاک چی من تو سەقەت کورە وەڵا هەولێر گوتنی سەرۆقون لە مەوزوع تێگەیشت نەگووە دەزانن یعنی کە دەبنەم بەرپرسە یعنی بە کەیف خۆتانە لێ خوڕە دەشتەیە کورە کاکەوانیە چاوەکەم سەگاوەڕدنەوە گەلحۆمە بە خوبات ملی پانە ئەتو قسە گەلحۆمە بار فکر کۆ فکر بزان لە بەریتانیا بڕۆ جەریدەکان بخینەوە کو مامەڵە دەکرێتن بۆیە ئەوەیەم بزانم ئەمریکیەکان و بەریتانیەکان یعنی وڵاتانی ڕۆژ ئاوا و یەکێتی ئەوڕۆپا زدی تونند و تیژین بەکار بهێنرێ و ئاگاداریشیان کردینەوە ئەوم بزانم ئەگەر بیانتانی بە لەو پێشتر دەیان کرد بەڵام پاڤێلیشە کاکە پاڤێلە تورکیایە پارتیە دامی دەکەن لۆ لێدان لۆ تونند و تیژی لەو دەڤەرەی ببتە هەراهۆریە کە ئەو شتێکی زۆر خراپە هاوڕێیان قەت تەمەنای ئەوە مەکەن و هیچ عیلاج نابیت من ئاوڕێیان نامەوێت شاناز برایم ئەحمەد سەرپەرشتی کولفی کولیەکێتی دەکات ئێستا بۆ زانیاریتانەوە ئەو پاڤێلە ئەڵقەیەکە لە بەردەست بە کەیف خۆی هەڵی دەسوڕێن ئاگر خۆشکەر شەیتانە گەورەکەی ئەو کێشەیە ئەو ژنەی ئەتا نەگەیشت بۆ مەنسەب زدی کۆسرەت بوو دایە چۆ ماڵی باوەشی پێکرد بڕوا بکەم پێی گوت بووگوتبی بۆنی تاالبانی لێ دێ وایان نەشاناس فەقێ ئەوڵایە دەپێت دەگوت ئەوە چی لە ماڵی کۆسرەتی کە هەڵبژێردرێ گوتی بۆنی تاالبانی لێ دێ لەگە پارتی ئێستا تەنسیقیان هەیە یعنی ئەوەی کە من بەهەرحاڵ شاناز ئینسانێکی وانی وەڵی هاوڕێیان زۆر جار ئینسان تەئەسف لەوە دەخواتن یعنی بەڕاستی وەرە ئەتو لەگەر کۆمەڵێک کەسی ساقیت ململانێ دەکەی بێ شەخسیەت بێ کەرامەت ململانێ دەکەی زۆر ناخۆش ئاخر هەموو ئەمەمە شاناز زۆر شتەیە دەزانی هێشتا بەعسمان نەکردیە شانازە تۆ ئەوە نییە بێ قسە لەسەر من و کچەکەم بکەی ئەتۆ ئەو ئینسانیە تۆ بە دزی بە زۆرم لێ پارەی دەیان هەزار خەڵکی خاوەن پێداویستی دەدزی دزیت تو دەدزی بە خۆت و بە برازاک بە کوڕە خوشکەکانت بوونە ملیاردێر نەک ملیۆنێر ئەو پارەی دەدزیشن دزیشتان و دەدزن بە بەردەوامی و ئەو شەڕەشتان لەسەر ئەوەیە زۆرترین دزی بە خۆتان بکەن زۆرترین دزی بە خۆتان بکەن دزی ناشەرعی دەکەی تۆ تاڵانچی من نامەوێ ئەو هەموو تاڵانی خۆت و مێردت ئەوەندە زۆر بە عەسکرایە دووبارەی کەمەوە یەک نمونە هاوڕێیان باز دەکەم ئەوڕۆ برادرێک باسی کرد یەک نمونە کە سەدام ڕووخا ئەو خانەی سەدام لە بۆ هەموو کۆمکاری عەرەبی بەکاری دێنا کە میوان دەهات یەکێک لەوانە لەتیف و شاناز بەبەریان کرد بە سای تاالبانی بە 7 ملیۆن دۆلار فرۆشتیی لە بەغدا یەکێک لەوانە
یەک دنیا شەریکات شتیە وەڵی ناوی شەریکیان نات ببورن کە نەمنووسیە 133 بەس ئەسێ خۆتی یعنی گەلە زۆرە هەر لەوە نییە بە ملیارها دۆلاری هەیە ئەو شاناز و خوشکەکانی و ئەوەی چۆ دەی قسە لەسەر ئێمە دەکەی گەندەڵین کە من ئێستا بەسەرعی دێم قسە لەسەر ڕەوشی کچە تایبەتەکەی خۆم دەکەم هاوڕێیان من هەموو ئەوانەی دەزانن لە ستۆکۆڵمن لە 2002 من وازم لە مەکتەبیشی ناچووم ئیشم کرد لە تروکفور ئەوەی هەیە شت دەباتە ئاسمانێ و دەینتە خوارێ و بار هەردەگری لە قیتاڕیشم کردیە ڕۆژنامەم ئەوە زۆر برادەر و شت دەزانن خۆ ئەوەبی 4 ساڵ ئیشی کرێکاریم کردیە کە جەریدەم لە ماڵان کردیە بە شەو لەزەتم لێ دەکرد زۆر خۆش بوو لە دوکانەکانی ئیشم کردیە ڤیڤۆ ئەوانەی پێدەگۆترێتن بە سیارەی شتمان برتە ماڵان ساڵێک لە قیتاڕیشم کردیە ئەمن بەڵام ڕەوشەش تایبەتی خۆم هات نەمتانی کچەکەم هەیە ئاوتیسمی هەیە ئاوتیسم ڕەنگە ئەوە بزانن هەندێک بەس هیچ ئاوتیسمەک وەک خۆی نییە پلەی جیایە خراپترین و بەرزترین زۆری ئاوتیسم لە کچەکەی مندا هەیە کۆکو دەموچاوی ئینسانیە هەموو ئاوتیسمەک وەکێ هەیە زۆر خەتەرە هەیە زۆر سالە ڕەنگی پاڤێل بنمونە ئاوتیسمی هەبی لە شتێک چکۆ بەس خواردنەوەی دەبینی پارەی دەبینی ئاوتیسم یەکشت دەبینی هەیە زۆر ئەبقەریە ئاوتیسمی هەیە بەڵام هەیە زۆر وێرانە فەقیرەی ناتوانانی سۆسیال بی ناتوانانی مامەڵە بکە دوو عەقڵی بەپێی تەمەنی نییە کچەکەی من 17 ساڵە 17 بڕواوکەن ئێستاش لەبێ کومناڵ قدیلانەی بکرێتەوە گۆرانی منداڵانی لە بۆ دەگۆترێت تێناگاتن لە ئەوەی تۆ چ لەگە ئەوەی دەکەی چ لەگە ئەو منداڵەی دەکەی کو وەختەکانتی لۆ تەرخان دەکەی سێ گەشکەی هەیە کە بە شەو زۆر بەهێمنی دەیگری دەمری من حکوومەت ئێستا لێم وەردەگری بەس ئەخلاقیەن ناتوانم وەکو باوکەک جەرگەکە بچم بیدەمە حکوومەتی لە کۆڵە خۆمی کەمەوە من باوک یعنی تێدەگەن لەوەی جەرگتە من ماوەیەک هەفتەی 2 ڕۆژ دەماندا بە حکوومەت یعنی شەوێک وتن ما بمری لەوێندەر وتم بژمرێ با لە بەرچاوی خۆم بمرێ نەک حکوومەت ئەوەی بکە خۆمە لێمان بەڵا نییە جەرگمانە ئەگەر بە وەزعەش بێتن لە هەمووی ئەوەتر ئەجوولی ئادۆ هۆدەی پێدەگۆترێ هەر چاری هەیە چواری هەیە تێکەڵێ بڕوا بکەن تحملی ئەوەی نییە لە ترافیک لایت ڕابوەستی لە خۆی دەدا ئەوە زۆر کەس بە من دەڵێت و لە سەکسەکەت دەژی من ئێستا باز دەکەم حقوقی ئەوانەش چۆنە لە ترافیک لایت لە خۆی دەدا تحمل ناکاتن هیچ مەوعیدەکی دکتۆر نییە ئەمە دەوی بە 2 کەس 3 کەس بچین لەگەڵی وەزعێکە زۆر ئەوەیە دەسەروی هەر هەمووەوە ئێستا ناو دیاگنۆس دیانەوە تەشخیصەشکەی لۆ دروست بووە لە 1 ملیۆن منداڵی سوید کە لەدایک دەبی کچەکەی من ئەوە بەبەرکەتیە یەک کەس توش دەبێ ئەوش لە 5 ساڵ جارەکە کە جیناتیان یەن متاخونی پێدەگۆتراتە لە جیناتیان گۆڕانکاری و دەبی نسبەی سەرەتان جەڵتەیان 150 زیاترە لە ئیتکە هەمیان ئەو نەوع ئەپرتیان و لە ئەوەیان حاڵەتش تایبەتە هاوڕێیان پەیدا بوو بەداخەوە 5 حاڵەت لە کچەکەی مندا هەیە من بیدەمە حکوومەتیان لە ناو ماڵەکەی خۆم بە خێوی بکەم ئاگام لێ بیتن من ئیشم هەموو شەو مانگ نییە 10 شەو ئەمن شەو تا بەیانی بە خەبەر نەبین لەگەڵی هەڵدەستێت چی لێ دەکەی چێ فڕی دەدەرێ لێرە موچە نییە هاوڕێن بێمە سەر ئەو حقوقا لێرە موچە نییە موچە نادرێ بە منداڵی خاوەن پێداویستی تایبەت بە پێ ئەو پێداویستی کە هەیە پێی دەدرێت چەندی پێدەوێت هەیە 40 سەعاتی پێدەوێت هەیە 1000 پێدەوێت ئەو سەعاتە مۆزەفی لۆ دابین دەکرێتن ئەو مۆزەفەیەکە ئەمن بەخۆم مۆزەفم لەسەری لە بۆم هەیە 176 سەعات زیاتر ئیش نەکەم ناتوانیزی ئەوە بی ئەوە گەندەڵی نییە حقوقە لێرە دابین کرایە و من لە 2002 لە سۆسیال نیم ئەخلاقیان ڕێگای پێ نەدایمە وەچی ئێوە 3 بەشی قیادەی یەکێتی هاوڕێیان لەو ئەوروپایی مەعاش سۆسیال وەردەگری ئێستا برادێک لە بۆ مسوازم برای مەحمەدی کۆچ کردو هەتا مرد بەو دوای سۆسیالی وەردەگرت چ دەی شاناز ئەفەندی قسە لەسەر ئەو خەڵکەی دەکەی باوکی خۆت چ بوو هەزر هاوڕێیان لە هەمووانە تر باش شتێک لەسەر شانازی باز بکەین هاوڕێیان بڕوا بکەن
نووسەرێک ئێستا تەسلیمی پارتی بووە بۆیە ئەخلاقیەن ناوی نادەم ئەو نووسەرە وتی برای محەممەد لە خەستەخانە بۆ چوویمە کنی ناڕەزایی و ئازاری خۆی دەربڕێ لەوەی کە یەک منداڵی سەردانی ناکەن کە نەخۆش بووە کە نەخۆش بووە ئەوانە ئەوەندە هیچ پوچن سەردانیان نەدەکرد هاوڕێیان شتشکە لەم ناو کچەم دەمری هەر وەختێک بمری دەمری ئیتر بۆ باشە تخوا معقولە من یعنی بچم بەس لە پێناوی ئەوی پێم بڵێن وەڵایی چییە کارمەند یعنی وەکو گوتم ئەمە مەعاش نییە لە سوید مەعاش نییە لە 19 ساڵی لۆ 29 ئەگە بستە شوێنێک 8 سەعات دەوام بکە 500 دۆلاری دەدرێتێ 500 دۆلار زیاتری نییە لێرە مەعاش نییە بە پێ و پێداویستی هێتا ئەوەت دەدرێتێ چەند سەعات ئەو کچەی من بچووکە چەند گەورە بێت کێشەی زۆر بێ حاڵەتی خەتەر بێ ئەوانە سەعاتی زیاد دەبێت 2 ساڵ جارێک چاودێریمان دەکەن دکتۆر خەستەخان دکتۆر مەکتەبی سەردان دەکرێت تەمەشا ئەوجە سەعات تەحدید دەکرێت من بڕوان پێ بکەن سیارە لە بۆم هەیە 7 ساڵ جارێک 9 ساڵ ئێستا بۆر بگرم وەرم نەگرتێ لەبەرەوەی هەیتم ئەخلاقیان گوتم بۆ گەندەڵی حسابە باشەم لە وەربگرم وەرم نەگرتێ لەبەرەوەی 2 سیارەم هەیە باشە تخوا معقولە حکوومەتێک یعنی 1 ساڵ و نیو من لە خەستەخانەی بووم فلسم نەدایە هاوڕێیان ئەو کچەی من لەسەر ئەو حکوومەتی ڕەنگی تا ئێستا 15 ملیۆن دۆلار ڕابۆستابیتن ئەوە خزمەت گوزاریە نەک وەکچە ئێوە بچن پارەی خەڵک بدزن بێ شەرەفینە پارەی ئەو هەموو خاوەن پێداویستە تایبەتەی دەدزی شاناز ئەفەندی لا پاڤێر ئەفەندی جەنابەت پارەی منداڵ پارێزان نادزن ئێوە ببورن چەک ئەوەمە من سروشتم وایە هەر بڕوا بکەن نییە یعنی وا دەکەم ئارەقە ئەوم دەکاتن یعنی سروشتی من وایە بۆیە هاوڕێیان ئەوڕۆ ئەو برادرەوە 130 منداڵ پارێزان بە ناوی کوڕەشی بناوی دانابوو ئەو پاڤێلە لەو زستانەی بانجی کردیە زستانی ڕابردوو بۆی گوتی دەبیت تەنازل بکەیت بە ناوی کوڕ و کچەکەی شاناز برای محەممەدی کردیان کوڕەکە ناوی دانایە بڕۆ لێ بپرسن پارەی منداڵ پارێزان ئەوان دەدزن لایەن زۆر ئاساییە زۆر ئاساییە پارەی ئەو هەموو خاوەن پێداویستی تایبەتە کورا من خەڵک پەیوەندی پێ دەکرێت ژان دەمگرێت ژان 150,000 دینارە نایەندەنێ 150,000 دینارە بە کورتی هەرە من ئەو منداڵا موچەم نییە لەسەری و لەسەر سۆسیال نیم وازژە و سروبە بێن هەر کوردەی ئەوروپا قسە دەکە لە سۆسیالن کاکە لە سۆسیال نیم من 10 ساڵ ئیشم کردی ئینکۆمیست هەیە بڕۆن ئەوە مەلەفەیە لە وڵاتە ئەوەندە شەفافیەت هەیە هەموو مەلەفی هەر هەموومان لە گۆڕێدا هەیە پێویست ناکاتن ئەو هەموو ئەوە بکەن شەرم لە خۆتان گۆ بڕوا بکەن سێ بەشی قیادەی یەکێتیەوە لە 1970 عومەر فەتا یەک لەوانەیە تا ئێستاش پارەی خانوشینی وەردەگری بەو مەسئولی دەستگای زانیاری شێرکۆ بێ کەس وەری دەگرت کۆچ کردو عومەری سەید عەلی تا ئێستاش وەردەگری دەیانیان لێرە پارە وەردەگرن ئەوە شەرمە لە بۆنگۆ من پارەی سۆسیالم وەرنەگرتێ لە ساڵ و نیوەک زیاتر ئەی باو هەموو جارەی هەر یەکەسەوە لێرەش مەعاش نییە خۆ منە قسەی دەکەم هەزاران کوردی ئەوروپا هەن لێرە مەعاش نییە نادرێ لێرە پێداویستی لۆ دابین دەکرێ لە ناو ماڵ چی پێدەوێ لە دەرێ هەبوو دەرمانی لۆ دابین دەکرێ عەرەبانەی لۆ دابین دەکرێ دکتۆر ئەوانەی هەموو بە بەلاشە ئەو شتانەی هەیە لێرە پارە نادرێ چینگۆ بێ شەرەفی نەزانیان گوت چ ئازیەتە چی ئەو خەڵکە هەژار و خاوەن پێدا من ئەو هەموو حقوقم هەیە تەمەنای بەس خەو دەکەم تەمەنای ئەوەی دەکەم ببمە ئینسانێکی ئاسایی بتوانم بچمە دەرەوە لەبەر ئەوەی یەک نەفەر ئەگەر یارمەتی دەریشمان هەبی ئەم دەبی لەگەڵی بین لەبەر ئەو یەک نەفەر دەرەقەتی نایە ئەو خەتەی من دەبینەوەی لێدانە لێدانی کچەکەمە لێمان دەدا تەمەنیەوەیە من ئەگەر کچی خۆم نەبی سەعاتی بە 10,000 دۆلار بی ئیش ناکەی ئەوەی لەبەر ئەوەی هەموو سترێس و لێدان و مردنی تێدایە هەر لەحزێک لەبەر دەست بڕوا دەڕوا و زۆر ناخۆشە تو لەگەر حاڵەتە جیوا ئەوە بکەی بەهەرحاڵ هاوڕێیان من یعنی بەس دەوەمە یەکێتی ئەوەندە بێ شەرەفە دێ قسە لەسەر خاوەن پێداویستی تایبەتی کچەکانی ئێمە دەکەن لە کاتێکدا بە خۆیان پارەی هەزارانەوەی دەدزن بێ شەرەفینە ئەنگۆ بوونە ئەو ئینسانە بێن قسە لەسەر خەڵکی بە شەرەف بکەن خەڵکی خاوەن پێداویستی تایبەتی بکەن و بە خۆشتان ئەو دزە گەورە بن منداڵەکانی برای محەممەدی سێ نیوەی سلێمانیتان دزیە هەر تاپۆی برادەرێک هاوڕێیان گوتی یعنی هێرۆ
وتی وەڵایی ئەوە زەوی شتمان هەبوو گوتمان بابە ئیمەیە تاپۆیان کردی لەسەر خۆیان بەنمونە گوتیانی خۆتانە گوتی تاپۆ ڕەشمان برد گوتی تاپۆ ڕەشەکەشیان وەگرتنیان داینەوە کورکاکەن هەر بە ڕۆژ و ناک مڵکی خەڵکدا جێ دەکەن شەرم لە خۆتان ناگەندێن قسە لەسەر خەڵک دەکەن بەهەرحاڵ هاوڕێ من بەس جوملەی کۆتایی دەرم تەسەوورکەن من لە حاڵەتێک دەژین بە خۆم و بە دایکی هاوسەرەکەم شەوان پێ لە منداڵەکەم دەدەم بزانم مایەیان نا من چۆن دەتوانم بچم کاری کە بکەم یان پیاوەک بێنم لە ناو ماڵەکەی خۆم دابنیشەمیش بچم ئیش بکەم ئەو ئیش بکە بەزانم بچم ئیشەشکە بکەم و ئەو منداڵە یارمەتی دەرەکانمان دەردەکاتە دەرێ هاوڕێنەوە لە هەمووی زعاسترە قبوڵی نییە ئێستاکە کۆن قبوڵی بوو من چۆن دەتوانم یعنی لە ناو ماڵی خۆم خەڵکی بێگانە بێنم بەڵام بە خۆمیش نەکەم و لێرەکو گوتم 176 سەعات لە بۆ ئێمە دابین کرایە زیاتر ناتوانی ئەمە منیش بکەم لەسەری شت بە گەندەڵی نییە و ئەگەر یەکە گەندەڵی منی هەیە با بچی شکایەت بکات هەڕیان ئەوەی کۆتایی من هەنە سەرەوە بوو میدیای یەکێتی لەسەر ماوەیان کردی و ئەمە سۆسیال خۆرین ئەمە بە پارەی کچەکە ماوە دەکەن لە کاتێکدا شەرم لە خۆتان بکەن وەرە حوت ئەنگۆ پارەی چێمایەنەتان دزی کورێەوە پارەی نەخۆشخانەی هیواتان دزی بێ شەڕەڤینە پارەی هەموو خاوەن پێداویست تایبەتی ئەو هەموو پیرە مرۆڤە بە ساڵات چوانە وەڵڵا من ژان دەمگری ئەو هەموو پیر کۆنە سیاسی ئەوانەی شاخ دێن لێرە ئەو هەموو خزمەتگوزاریە دەکرێن کەچی لە کوردستان معاشەکەی خۆیان پێنادەن یان دەچن تو دەتەیە کۆدەتا بکەی وەڵامە قسە بنەکەن ئێمە خەڵکی ئازادی خوازین وەڵی لێ گرتوو بدەی لە کۆمەڵ بدەی کە فکری مە لەگەریان ئەوەیە زدین لە پارتی بدەی بە زەبر و زەنگ زدین پارتیش لە خەڵکیتریدا زدین ڕێگری لە ماف بکرێ ماف هاوڕێیان من هەرویستم ئەو چەند سەرنجەی خۆم بدەم لەسەر ئەوەی یەک مختصر ڕەنگەندێ برادەر تازە واتبن پاڤێل لەسەر ئەو لایڤەیە ئێمە بێتاقەت بووە زەوق خۆیتی ئێمە ڕۆژنامەنووسی شت بڵاو دەکەینەوە لە خێزانی جیا بوویت کابرایەکی ڕقم دووی سیاسیە ئێستاکە خۆی واغەوە کردیە موقەتە ئەوە بەدەردی مەلا بەختیارە پێش 6 مانجشکەیە ئەگەر بگاتێ تڕۆ دەکرێتن ئەو پیاوی ئەهلی حزب و ڕێکخراوە لە سەعات 12 لە خەوێ هەرستیشی هەموو ڕۆژێ مەرسوم جمهوریەکی دەردەکاتن بە کەیف خۆی و بە عنف و بە تند و توژی دەیوێت شتەکان چارەسەر بکە و چێش دێ باز لە گەندەڵی کوور شەرم لە خۆت کە پاڤێل شەرم لە خۆت کە باسی گەندەڵی و تاڵێن کەس بە قەدەرەنگۆ ئەگە ماڵی بارزانی لەنگۆ دزتر بن تۆ دەی باز لە دزی دەکەی دوو هاوڕێیان ئیسلێمانی قسە ئەوەیە بەڵام ئەوەی بزانم وڵاتانی ڕۆژ ئاوا و یەکێتی ئەوروپا زەدی بەکارهێنانی تند و تیژین و بە ماڵی تاالبانیشان ڕاگەیاندیە یعنی ئەو ڕۆژ تاکیت کرایتەوە و دەڵێمەوە بدەچی ئەمریشی شتەکەن هەردوو لایەن پێیانی گوتیە بۆتانی ئەم بە فەرماندەی پێشمەرگەی یەکێتی پێکورە پێشمەرگەی فەرماندەی چەکدار پێشمەرگە هەمیش بە لاهوریان گوتیە نابی تند و تیژ بەکار بهێنرێ بەڵام پاڤێلە لەگە شانازی بیکەن دەیکەن و لە هەموو ئەوانەش گرنگتر هاوڕێیان وەزعەکان وا دەڕواتە ڕێیە تا ئێستا ئەگەر هەیە پاڤێل و ئەوە شاناز و ئەوانە جموزۆڵشکە بکەن چکو زەختەی زۆریان لێ دەکرێ و ئەو سراعەکانیان تۆخ بووە و من ئەوەی تریشماڕێن لەسەوەیە چێش ئەوەیە بابچی ئەوە لێرە ئاڕیان لە وڵاتی پێشنومەرتە دەتوانانی هەموو نهێنیەکانی یەکتر کەشف بکرێت من عومەری سید عەلیم دەرهینە هەموو داوام لە دایرەی ئەوە کرد چاوەکەی من پێویست ناکە ئەوە بکەن ئەو تۆمەتانە هەڵبوەستن شەرم لە خۆتان بکەن شەرم وەرە یەکێک مافیای وڵاتەکە چەتەیە چەتە دێ قسە لەسەر ئێمەمانان دەکات هاوڕێ هەرویستم ئەو چەند سەرنجە بدەم بە هیوام پەیامەکەم گەیاند بیت ئەمە نامەوێت زیاتر قسە لەسەر بکەین ئەرچی من سیمبولی من شێروانی و ئایاسکەرەم و بادینەکانە سیمبولی ما شەید کاوە گەرمیانی و سەردەشتی و ئەوانە ڕەمزی ئێمن و ئەوانە ئیشی ئێمن بەڵام کاچی من ڕووداوەکی گەورەی سیاسیۆکۆ و ئیسلێمانی ڕوودەدا جەریدەیەکی هارتیست جەریدەیەکی ئیسرائیلی قسەی لەسەر دەکا ڕۆژنامە بیانیەکان قسەی لەسەر دەکەن چۆن ئێمە ناین قسەی لەسەر بکەن ڕێی خۆمان لەسەر دەرنابڕین و ئەوە تەئسیر لەسەر هاوشەشەی سیاسی کوردستان ئازادی سیاسی دەکاتن تۆ دەی سیستەمەشی دیکتاتۆری وەکو هەموو سیستەمە دیکتاتۆریەکانی
لنمونه قذافية أو حكمراني قذافية بافيل ديكا روي مالي بارزاني سبيك دو بعقل كاتش خوشاره